گوندی باڵەکیان لە سنووری قەزای سۆران جیاواز لە هەموو گوند و دێهاتەکانی هەرێمی کوردستان زۆرترین لە دانیشتوانەکەی هەڵگری بڕوانامەی بەرزن لە هەموو بوارەکانی خوێندن بۆ ئەم ساڵیش 21 لە خوێندکارانیان لە کاندیدکراوەکانی وەزارەتی خوێندنی باڵادا بوون بۆ بەدەستێنانی بڕوانامەی ماستەر و دکتۆرا لە پسپۆڕە جیاوازیەکان. ئێمە نزیکەی 56 مامۆستای زانکۆمان هەیە لە هەموو زانکۆکانی کوردستان خزمەت دەکەن. ئەوانە هاندەر بوونە لە ئەوەی نەوەی نوێش بتوانی بەردەوامبی لەسەر خوێندن. ئێمە یەکەم گوندین کە ڕەنگە هەتا ئێستا لە هەموو سپۆریەکان ئیکتیفای زیاتیمان هەبووبی. دکتۆرمان هەیە، مهندسمان هەیە، یاساناسمان هەیە، مامۆسامان هەیە. ساڵی 1955 بۆ یەکەمین جار قوتابخانەی سەرەتایی لە گوندی باڵەکیان کراوەتەوە. تا ئێستا زیاتر لە 800 کەسیان بڕوانامەی دبلۆم و بەکەلۆرۆسیان بەدەستێنەوە. هاوکات 67 کەسیان هەڵگری بڕوانامەی ماستەر و دکتۆرا تا ئاستی پرۆفیسۆرن. ئەمە شوای کردووە ڕێژەی نەخوێندەواری لەو گوندە لە ئاستێکی زۆر نزم دابێت. کاندید کراوم بۆ خوێندنی دکتۆرا لە زانکۆی سۆران کە ماستەرەکەشم لە زانکۆی سۆران تەواو کردووە. بەڕاستی ئەوە دەرفەتێکی زۆر باشە کە زانکۆی سۆران دەواازەیەکە بۆ ئەو قوتابیانی دوورەدەست بە تایبەتی ناوچە سنووریە دوورەکان گوندە دوورەکان دەواازەیەکی زۆر باشە بۆ ئەوەی خوێندنی ماستەر و دکتۆرا لەو ناوچەیە تەواو بکات. 600 بڕوانامەی دبلوم بە کالۆس دەڤەری باڵەچان هەنووە لە هەمان کاتیشدا جگە لەوانە 67 بڕوانای ماستەر و دکتۆرا هەن کە لە نێویاندا 45 بڕوانای ماستەر و 22 بڕوانامەی دکتۆراشکەن کە هەڵگری بڕوانای ماستەر و دکتۆران هەن بۆ ئەم ساڵی خوێندنی ساڵی 2016-2017 کاتی وەزارەتی خوێندنی باڵا توێژنەوەی زانستی ناوی کاندیدانی ماستەر و دکتۆرای ڕاگەیان بە تەنها لە گوندی باڵەچان 21 کاندیدی ماستەر و دکتۆرا لەو گوندە لە خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا وەرگیراون. بە جیاوازی ڕابردوو زۆرترین لەو خوێندکارانەی هەلی خوێندنیان بۆ دەڕەخسا دانیشتووی ناوەندی شارەکان بوون. بەڵام کردنەوەی چەند زانکۆیەک لەلایەن حکوومەتی هەرێم وای کرد دانیشتوانی ناوچە دوورەدەستەکان و گوندنشینانیش لە هەوڵی وەرگرتنی بڕوانامەی بەرزدا بن لە خوێندنی باڵا. گوندی باڵەکیانیش بەهۆی زۆری ڕێژەی بڕوانامەی بەرزیان داواکارن گوندەکەیان بە زیرەکترین گوندی هەرێمی کوردستان بناسرێت. گوندی باڵەکیان لە سنووری قەزای سۆران کە تەنها 550 خێزانی تێدا نیشتەجێیە. بەڵام لە ئێستادا زیاتر لە 1000 کەس هەڵگری بڕوانامەی دبلۆم و بەکەلۆریۆس و ماستەر و دکتۆرا تا ئاستی پرۆفیسۆر لە ئێستادا داواکارن بە زیرەکترین گوندی هەرێمی کوردستان هەژمار بکرێت. عوسمان کورد سات نیوز گوندی باڵەکیان.